ئەوڕۆ کە 2020 ڕۆژی جیهانی ئەیدزە نەخۆشی ئەیدز بۆ ئەوەیە زیاتر خەڵک بەبییر بێتەوە بۆ ئەوەی زیاتر ئاگاداری خۆیان بن و خۆپارێزی بکەن لەو نەخۆشیەکەەوە ئێستا تاکو ئێستا چارەسەریەکی تەواوی نەدۆزرایتەوە. ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی گشتی هەولێر ساڵانە پشکنین بۆ ئەو کەسانە دەکرێتەوە بە تایبەتی سەردانی یاخود نشینگەی هەولێر دەکەن بۆ ئەوەی پشکنینیان بۆ ئەنجام بدرێتن. لەماوەی ئەو ساڵدا 165,000 کەس پشکنینیان بۆ کراوە. لەناو ئێوانە تەنها 15 کەس ئەوە بوونە کە پۆزتیڤ بۆ هەلگەری ڤایرۆسەکە بوونە. لە نێویشیان ئەو 15 کەسە دەیان بیانی بوونە، دویان خەڵکی هەولێر بووە، سێشیان لە ئاوارەکان بووینە. ئەوانە بەپێی پێویست بەپی پرۆگرامی وەزارەتی تەندروستی بەغدا و وەزارەتی تەندروستی هەرێمی کوردستان چارەسەریان پێویستیان بۆ دابین دەکرێتن لەلایەن تیمەکانی ئێمە. دەزانی ئەو ساڵەکە ژمارەکە لە چاو پارساڵ کەمترە، لەبەر ئەوە ژڕانەی هۆکارەکەی ئەوەی کەمتر خەڵک سەردانی هەولێریان کردووە یاخود هەرێمی کوردستانیان کردووە، چکە بە شێوەیەکی گشتی زۆربەی زۆری ئەوانەی هەلگەری ڤایرۆسی ئەیدز و نەخۆشی ئەیدزن ئەوانن کەوا لە دەرەوەی وڵات دێن، کەمتر لە ناوخۆ ئەو کەسانە هەلگەری ڤایرۆسەکە.